لە ماوەی 3 ڕۆژدا 4 جار بە موشەکی کاتیۆشا هێرشکراوەتە سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە سنووری ناحیەی قادرکەرەم. هیچ لایەنێک بەرپرسیارەتی خۆی لە هێرشەکە ڕانەگەیاندووە و حکوومەتی هەرێمیش پەنجەی تۆمەتی بۆ کەسڕانە کێشاوە. کێڵگەی کۆرمۆر 15 کیلۆمەتر لەناو سەنتەری قەزای دووسخورماتۆوە دوورە، دەکەوێتە خۆرئاوای ناحیەی قادرکەرەم. لە دوای ڕوخانی سەدام کێڵگەکە کەوتۆتە دەست حکوومەتی هەرێم. لە نیسانی ساڵی 2007 حکوومەتی هەرێم گرێبەستی لەگەڵ هەردوو کۆمپانیای دانەغاز و کریسنت پەترۆلیۆمی ئیماراتی ئیمزا کرد. لە ساڵی 2015دا غاز لە کێڵگەکە بەرهەمهێنرا. ڕۆژانە لە کێڵگەی غازی کۆرمۆر 453 ملیۆن پێسێجا غاز بەرهەم دەهێنرێ. چاوەڕوان دەکرێت تا کۆتایی ئەم ساڵ بەرهەمهێنانی غاز لەو کێڵگەیە بگەێنرێتە 570 ملیۆن پێسێجا. هەروەها لەو کێڵگەیە ڕۆژانە 22,000 بەرمیل کۆندێنسەیت بە تانکەر دەگوازرێتەوە بۆ وێزگەی خوڕمەڵە و تێکەڵ دەکرێت لەگەڵ نەوتی هەرێم بە مەبەستی بەرزکردنەوەی کوالێتەکەی. لە سەرەتای ئەم ساڵدا کۆمپانیای دانەغاز ڕایگەیاند لەگەڵ هاوبەشەکەی لە کۆمپانیای نەوتی هیلال بڕێکی بەرچاویان لە غازی سروشتی بەرهەم هێناوە، واتە ساڵی 2021 با ڕێژەی 150 بەراورد بە ساڵی 2018 بەرهەمهێنانی غاز لە کێڵگەکە زیاد کراوە. سەرچاوەکان باز لەوە دەکەن هێرشەکان ڕەنگە لە سنووری بۆشایی ئەمنی هێزی پێشمەرگە و سوپای عێراقەوە بێ. بۆ پشتیوانی و لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕووداوەکە، قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی کێڵگەی غازی کۆرمۆری کرد و ڕایگەیان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی عێراق لەسەر خەت دەبن با مەبەستی بەرگرتن لە ڕوودانی ئەو جۆرە هێرشانە.